This is NRT's Dialogue. سڵاوتان لێبێ من توانە عوسمان لە ئاڵلقەیەکی تری دیالۆگە پێتان گەیشتمەوە بابەتی ئەم ئاڵلقەی دیالۆگ قسەکردنە لەسەر حیزب و حیزبایەتی لە هەرێمی کوردستانە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە جگە لە میوانە هەمیشەیەکانم میوانێکی تایبەت ئامادەیە لە ستودیۆ ئەویش کاگا سوعلی چاودێری سیاسی و خاوەنی ئەزمونێکی درێژ لە کاری سیاسی و کاری حیزبایەتی بە خێراتنێکی تایبەت یەکەین. هەروە لە میوانەکانی بەرنامەی دیالۆگ دکتۆر شاوە سعید، دکتۆر زانا ڕەوف، کاک ڕەبین هەردی بە خێراتێن وڵایەتتم. کاگا سەوبا لە جەنابتەوە دەست پێ بکەین وەکو میوانی تایبەتی بەرنامەکەمان. هەڵبەت ئێستاش لە دنیای حیزب ئەهەمیەتی ماوە، لە دنیای حیزب ژیانی سیاسیە با بڕێوە حکومەت پێکێنێ کاندید پێشکەشەکە بۆ دام و دەستگاکانی حکومەت و وڵات و یەکەیەکی مهمە لە ڕێخستنی ژیانی سیاسی لە هەموو دنیاە. بەڵام لە وڵاتی ئێمە حیزب زۆر ئەهەمیەتی هەیە و حیزب ڕۆڵێکی زۆر گەورەتری هەیە بە ئەندازەیەک ڕۆڵەکەی گەورەیە کە بۆ بەبار بەسەر هەندێک جار بەسەر کۆمەلگەوە، هەندێک جار بۆ بەبارێکی ئابووری گران بەسەر حکومەت و بەسەر بوجەوە دەستێکی بۆ بەبەربەستێک هەندێک جار لە بەردەم با بڵێن سەرپێکەوتنی یاسا و دام و دەستگاکانی حکومەت و یاسا و با بڵێن دادگا و مؤسساتە. لە وڵاتی چووک و بریتانیا کە سێ حیزبی عریقەیە، دوانیان زۆر عریقن، محافزین و با بڵێن کرێکاران، بە هەردووچیان لە وڵاتێکی 65 ملیۆنی کە بریتانیایە کە 45 ملیۆن دەنگدەری تایە 380,000 ئەندامیانێ بە هەردووچیان، یعنی نزیکی 0.8 یعنی لە یەک کەمتر. لە وڵاتی ئێمەیە بە پێ و ڕقمانی کە ئێستا پێشم بەرنامەیە بە دوای ڕۆشتین و دەرمانێنە نزیکی لە سای 20 کۆمەلگەی ئێمە ئەندامی حیزبە، پارەیەکی زۆری بودجە ڕوا بۆ حیزبەکان. پێشتر لەسەر یەکێک لە ئەترافەکانی عومەری سعلی وەختێک کە لە حیزبە بوو لە یەکێتیا بوو ساڵی نزیکی 820 تا 840 ملیۆن دلار ڕۆشتەوە بۆ بودجەی حیزبەکان. لە بریتانیا ئێستاش حیزبەکان لەسەر ئەو ئابوونە سێپاوەنیە ژین کە ئەندامانی بە تەواعی بە شێوەیەکی خۆبەخشانە ئەیانەنێ. ئەم قەڵەوی حیزب، ئەم دەورە گەورەی کە حیزب هەیەی لە هەرێمی کوردستانە، هۆکارەکانی چییە و کاریگەریەکانی چییە لە سەرژانی سیاسی و کۆمەڵایەتی کۆمەلگەیمە؟ بەڵێ بە سوپاسەوە بەسەنگانێکی وردەکرد بۆ ڕۆڵی حیزب. حیزب لایەمان ڕوونە کە زادەی گواستنەوەیە لە قۆناغی دەربەگایەتیەوە بۆ قۆناغی سەرمایەداری، یعنی لە سەدەی 19 و ناوڕای سەدەی 19ەوە حیزب سەرەتای دروست بوو، سەرەتا ڕسمیەکانی دروست بوونیەتی وەکو پێکاتە هاوچەرخەکەی لێەوە بۆ ئەمە دروستە بێت، چونکە کۆمەلگا گۆڕانێکی ڕێشەیی تیا دروستە بێت کە لە قۆناغێک گوازێتەوە بۆ قۆناغێکی تر لێ یەکە بچووکە کارگەڕەکانی گوند و خێڵ ئەوانەوە ئەگوازێتەوە بۆ یەکەی بەرفراوانی گەوری وەکو شار و هەنگاونان و بیرکردنەوە لە بەرەو نەتەوە بە نەتەوە بوون و دەوڵەتی نەتەوەیی. لێرەوە حیزب وەکو بڵێن پێویستیەکی بابەتیانە سەر هەڵەیە و دروستە بێمە لە ڕۆژاوا و لە گەشەکردنە سروشتەکەی ئەوەیە. لە وڵاتی بڵێن ڕۆژڵاتی ناوەڕاست و لەوەش تایبەتر لە وڵاتی ئێمە حیزب بە سروشتی دروست نبووە، حیزب بە چاولێکەری دروست بووە. وەکو زۆربەی شتەکانی ترمان ئێمە گەشەکردنەکەمان ناسروشتیە، زۆربەی گۆڕانکاریەکانمان بۆ هاتووە لە جیاتیەوەی خۆمان گەشەمان کرد بێ. لێرەوە حیزبیش وەکو شتەکانی تر ناسروشتین، یعنی حیزب لێرە ئەقڵێتەکانمان ئەقڵێتی دەرەبەگایەتیە، هەمان ئەقڵێتی خێڵە گۆڕاوە بۆ حیزب، یعنی حیزبەکانی ئێمە تا ئێستا لە شکڵا حیزبن لە ناوەرۆکە یەکەیەکی بە ئەقلی خێڵ بەڕێوە برێن، ینی دوور لە بە جیاوازی کەمەوە، ینی هیچ حیزبێ نییە لەم ئەقلێتە ڕزگاری بوو بێت لە کوردستانە و هەمویان بە ئەقلێتی خێڵ بیرەکەنەوە. ئەقلێتی خێڵ و ئەوەش ئەوەیە کە سەرۆکی خێڵ خاوەنی هەموو خێڵەکەیە، ئەبێ هەموو خێڵەکان سەر بۆ بن، هەموو خێڵەکان جۆڕایڵی ئەو بن و بڕیار لە جیاتی هەمویان بیر بکاتەوە، لە ئەوانش هەمویان بڕیارەکانی ئەو جێبەجێ بکەن. حیزب لە کوردستانە بەم پێکاتەیە دروست بووە و سەرجەمی ئەو بڵێن لەدبوون و شقاقەتانش کە لە حیزبەکانە ڕۆیانداوە چەندین بڵێن تیۆریزەی ئایدۆلۆژی و سیاسی بۆ کراوە، بەڵام لە بنەڕەتە ململانەیە بۆ لەسەر بەشە میرنشین، ینی چۆن میرنشینێک کوڕەکانی پێگەن یا براکانی هەست بە خۆیانەکەن ئەیانەوێ لە بڕیارە بەشدار بن و لە بەرکەوتە بەشیان هەبێ
کە ئەمەش لە ئەقلێتی دەرەبگایەتە وەکو ئەقلێت سەرمایه‌دارینی ئەقلێتی سەرمایه‌داری ئەوێ هەمووان بەشدارکە بەڵام دەرەبەک نایە کەس بەشدارکە حزبی برایەتیەکی حزبی هیواکەی پارتی دیموکراتی کوردستان لەسەرەتایە یەکێتی نیشتمانی کوردستان لەسەر یعنی کە سەری هەمووان ناکەمان لە بیدایە تا پرۆژەی یعنی توێژ و نخبەی مسەقەفین و محامین و خەڵکی خوێنەواری کۆمەلگەی کوردی بووە ئەو دوو فاکتەرەیەکیان ئەوەیە کە ڕەنگە دەستەیەک لەمانە بڵین لە ڕووی شعبی پێوترێن نێت پاکی بە نێت باشیەوە ئەم هەنگاوە بنێن و ڕوانین و بۆچوونێکی وایان هەبێت کە بیانێ کۆمەلگا هەنگاوی بەرنە پێشەوە کە لە قۆناغی ئێستای باشتر بێ بەڵام ئەمانە لە ژێر دوو کاریگەریە کە یەکێکیان ئەوەیە کۆمەلگا چەند قبوڵی ئەم خواست و ویست و گەشەکردنی ئەمانەکات ئایا کۆمەلگا ئامادەیە ئینتیما بنەماڵی و ئینتیما خێزانی و ئینتیما خێڵێکێکەی خۆی بگۆڕێتەوە بە ئینتیمایەکی فکری و ئینتیمایەکی نەتەوایەتی ئەمە لە ژێرم کاریگەریە ئاسان چکە زمینە بابەتەکە هاوکار نیە بۆ گۆڕانکاریەکی وە بە دیوی تریشا لە ناو حیزبە دایمە هێزێک لەسەر و ئەم نخبەیەوە هەیە کە لەمان لێزانترە بە زمانی ئەمان قسەکە بەڵام بەرچاوی ڕوونترە ئەزانێت چی ئەکا و ئەزانێ ئەم حیزبە بۆچی دروستەکە یا ئەم لە دبوون و نیشقاقە بۆچی ئەکات بە بەرچاوڕوونیەوە یاری بە ئەقلی هەموو ئەوانە ئەکات و بە میکانیزمێک هەمویان نەباتەوە سەر ئەوەی کە بیانکە بە بەشێک لە میرنشینێکی نوێ کە میرنشینی تایبەتی خۆیەتی بۆیە هەموو ئەزمونەکانی لە دبوون لە کوردستانە کۆپیەکی ناشرینتری نوسخە ئەسڵەکەن یعنی کۆپی نەبووە بۆ ماوەکی کەم نەبێ پاش ماوەیەک لە نوسخە ئەسڵەکە ناشرینتر دەرنەچێ و هەمان ممارەسە و هەمان ڕۆین و هەمان ڕەفتارەکانی دووبارە نەکاتەوە وەڵام من هەستەکەم کە باز لە حیزب بکەین لە چ لە کوردستانەوە چ لە مۆدیل ئەو حیزبی ئەو حیزبانی کە لە ناوچەکە لە حیزبی کوردیە چن لە بەردەم دوو گرفتین یەکێکیان گرفتێکی مێژوویە و ئەویتریان گرفتێکی کۆمەڵایەتیە لە ڕووی مێژوویەوە حزب لە کوردستانە لە بدو قۆناغات تێپەڕێ قۆناغێک کە حزب لە سەردەمی ئیستیعماری بریتانیا دروستە بێ چ لە عێراق چ لە کوردستان چ لە مێسر جۆرە لە حزب دروستە بن کە بڵین ئیستیعماری ئینگلیزی ئەوێم حیزبانە نوێنەرایەتی توێژی کۆمەڵایەتی بکەن بەڵام هەرزوو ئەم نمونەی حزب شکستێنێ بۆ حزبی هیوا حزبی وەتانی لە عێراق حزبی وەفد لە مصر مۆدیلێک تری حزب پابێ کە لاساییکردنەوەی حزبی سۆڤێتیە حزبی بۆلشەفیکیە و بە دیوێکی تریشە لاساییکردنەوەی ئەو حزبە فاشست و حزبە نازیانن کە ئانێ نوێنەرایەتی کۆی نەتەوە بکەن بۆیە ئەو نموزەجی حزب کە هاوکات لەگەڵ شۆڕشان نەقڵە بێ بۆ کوردستان و ناوچەکە نموزەجی حزبی ئەوروپای خۆراوانیە واتە نموزەجی ئەو حیزبانیە بۆ نمونەکە لە بریتانیا و لە ئەمریکا دروستە بن وەکو زەڕورەتی کۆمەڵایەتی و سیاسی دوای دروستبوونی دەوڵەت بەڵکو حزب و شۆڕش و خەونی دروستبوونی دەوڵەت هەمووی پێکەوە دروستە بێ بۆ نمە لە بریتانیا دەوڵەت هەیە مؤسساتی دەوڵەت هەیە بە هەمان شێوە لە ئەمریکا ئەنجا وردەوەردە حزبی بڵین کۆنزەرواتیڤ و حزبی لەیبەر و دیموکراتەکانی ئەمریکا و کۆمارەکان دروستە بن بەڵام لێرە حزب لەگەڵ شۆڕشات دروستە بێ ئەو شۆڕشێکە خەونی بڵین ڕزگاری نیشتیمانیە چ لە عێراق و میسر و چ تەنانەت لە کوردستان بۆیە ئەم حیزبە تەماهیەکە لەگەڵ دەوڵەتە واتە ئینتیما بۆ حیزب یەکسانە بێتەوە بە ئینتیما بۆ دەوڵەت و گرفتێکی تر ئەویژەوەی نموزەجی حزبی پێشڕەو ئەو حیزبەی کە ئەبێ بە تاک حزب و تاکە حیزبێکە نوێنەرایەتی نەتەواکە یاخود نوێنەرایەتی بۆ نمونە چینی کرێکاران و کۆی کۆمەلگاکە نموزەجە شوعیەکەی کەواتێمە لە بەردەم نموزەجی کۆمەنیستی حیزبان کە هاتووە بۆ ئێرە و لە بەردەم نموزەجی حزبی ناسیۆنالیستی تونڕەواین ئەو حیزبەی کە ئەوێ نوێنەرایەتی کۆی نەتەوە بکە و ئەو نموزەجی حزب کە خۆی بە حزبی پێشڕەوە زانێ پێی وایە حیزبەکانی تریا نابێ هەبن یاگەر هەش بنەوەکو حزبی کارتۆنی وجودیان هەبێ بۆیە تاوەکو ئێستا ئەو نموزەجی حزب لەناو کوردستان و لە زۆربەی ناوچەکانە کۆتایی نەهاتووە ئەمە لە ڕووی مێژوویەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە حزب لە ئەوروپای خۆراوە و لە ئەمریکا ئەو مؤسسەیە و ڕێکخراوەیە کە هاوسەنگی ڕاگرێ لە نێوان ئینتیمای قەدەری ئینسان و ئینتیمای مەدەنی ئینسانە من بەسم لە ئینتیمای قەدەری ئینتیما ستونیەکانە بۆ نمونە ئینتیمای تۆ بۆ خێڵ ئینتیمای تۆ بۆ دین ئینتیمای تۆ بۆ مەزهب ئینتیمای تۆ بۆ قەومیەت ئەمانە کۆمەڵە ئینتیمای قەدەرین کۆمەڵە ئینتیمای ستونین تۆ ناتوانین دەستکاریان بکەی لەگەڵ ئینتیماکانی ترا ئینتیما مەدەنیەکان بۆ نمونە ئینتیمای تۆ بۆ چینی کرێکار ئینتیمای تۆ بۆ توێژە کۆمەڵایەتیەکان حزب دێت ئێوێ هاوسەنگی ڕاگرێت لە نێوان ئەم دوانەیە و تاوەکو حزب زیاتر بەلای ئینتیمای مەدەنی ئینسان بچێ زیاتر ئێمە لە بەردەم حزبێکی دیموکراتین
بەڵام کاتێ حیزب نموزەجی حیزب بەلای ئینتیما قەدەریەکانی ئینساناچێ ئێمە لە بەردەم حیزبێکی پاوانکارین لە کوردستانە حیزبەکان ئێستا بەرەو اتجاهارۆن کە نوێنەرایەتی ئینتیما قەدەریەکانی ئینسان بکەن بۆ نمونە حیزبێک دێت خۆیەکا بە نوێنەری من لە بەرەوەی خۆیەکا بە نوێنەری نەتەوە حیزبێکی ترێت خۆیەکا بە نوێنەری دین بۆیە ئێستا چ لە کوردستان تازە سەرەتەکانی دەرەکەوێت تازە سەرەتاکانی جەمسەرگیری دەرەکەوێت کە خەریکە کوردستان بەرەو تاک جەمسەریە ڕۆ خۆ گرنگترین شت لە حیزبایەتیە ئەو گەمەیە کە فرە جەمسەری دروستەکە لە کۆمەلگایە بەڵام ئێستا ئێمە لە کوردستانە لە بەردەم قۆناغەکەین بەرەو تاک جەمسەریە ڕۆین بدیوەکەی ترا بەرامبەر ئەم تاک جەمسەریە چی دروستە بێ ئەبێ ئینتیمایەکی قەدەریتە دروست بێتەوە واتە یا ئینتیمان بۆ دین یا حیزبێکی ناسیۆنالیستر لەو حیزبێکە نوێنەرایەتی تاک جەمسەریەکە ئەمە تەنها لە کوردستانی خۆمان نییە تەنانەت لە تورکیا دوای چەندین ساڵگەمەی دیموکراتی ئێستا ئێمە لە بەردەم دوی هێزین هێزێکیان نوێنەرایەتی دینەکە و هێزێکیان نوێنەرایەتی نەتەوەکە هێزی عسکەر و هێزی بۆ نمونە ئەردۆگانیەکان لە میسر بە هەمان شێوە لە بەردەم عسکەر و لە بەردەم ئیخوانین بۆیە من هەست دەکەم ئەم دۆخەی ئێستای کوردستان کە بەرەو تاک جەمسەری ڕوە بەرەو تاک جەمسەری هێزێکی وەکو پارتی کە کۆمەڵی هێزی بە چوار دەورەوەیە و جەمسەری تر خەریکە نامێنێ من هەست دەکەم ئەم دۆخەی کوردستان بەرەو ئەوە ڕوە کە جەمسەری تر دروست بێ بەڵام گرفتەکە وێ ئەو جەمسەری تر کە دروستە بێت چییە جەمسەری هێزی دینیە یاخود هێزی ناسیۆنالیستی تونڕەوە بەڵێ من ڕەنگە لە دوو ڕاندی جیاوازترەوە سێریکەمەوە کەوت و بە ڕێزای ئاماژەیان پێایە ئەویش دیوێکیان پەیوەندی هەیە بە غاد لە دروستبوونی حیزب دووشان ئەو ڕێسایانی کە تەنزیمی کاروباری حیزبەکە بە تایبەتی لە کوردستانە وەرگرین یانە گەل لە ڕووی مێژوویەوە سیر بکەین دروستبوونی حیزب پەیوەندی هەیە بە یان پێوەستە بە کوتلەی پەرلەمانیەوە لە ئەسڵە ینی بیرۆکەی دروستبوونەکەی پەیوەندی بە تایبەتی لای بەریتانیەکان پەیوەندی بۆ بە ئەنجومەن هەڵبژێردراوەکان وەکو دەرئەنجامێک بۆ ململانەی کاتی خۆی لە بینی مەلیک و کوتلە پەرلەمانەکان یاخۆ بلۆکە پەرلەمانیانەیە دروستە بوو دوای بە دەرئەنجامەمانە بوونە پارتی سیاسی و ئەو ڕۆڵانی کە پێیان سپێردرا بوو بە پلەی یەکەم لە بین دوو قەوسا پەیوەندیە بوو بە کاتی هەڵبژاردنەوە لە ئەمان کاتا پەیوەندیە بوو بە تەجنید بە تابیعە بە مشارەکەکردن ینی کۆمەڵێک دەستەواژە بوون کە لەگەڵ یا واتە ئاماژ لە دروستکردنی حیزب کەوەکو کۆمەڵەیەک سێریکی کۆمەڵەیەکی اختیاری کە کۆمەڵی خەڵک کۆ بنەوە بۆی کە بتوانن لە ناو پەرلەمانە بۆ کاتێکی هەڵبژاردننی دیاریکرا و جۆرە فعالێت تێ بکەن کە وەکو وتمانبریتە لە ئامادەکردن و تابیعە و مشارەکەی سیاسی ئەوەی کە لە کوردستانە بەدیەکرێت ئەنی غاتی دروستبوونی پارتی سیاسی لە کوردستانە ینی لە بناغەکەیەوە بە ڕاستێکی جیاوازتر دروست بووە تا مێژووی دروستبوونی زۆری پارتە سیاسیەکانی کوردستان پەیوەندی نەبوو بە پرۆسی هەڵبژاردنەوە پەیوەندی نەبوو بە عملیەکی دەستا و دەستکردنی دەسەڵاتەوە بەقەت ئەوەی کە بریتی بۆ لە پڕکردنەوە بە دوای ژمارەی زۆر و کەڵەکەبوون و فعالیت و ئاپۆرای جەماوەری ئیشت کردووە تا ئەوەی ئیشمان کردو لەسەر ئەوەی کە خەڵک لە خۆمان کۆبکەینەوە وەکو پارتێکی سیاسی بیر لەوە نەکردوێتەوە ئەم پرۆسەیە کە خەڵک کۆکەیتەوە بۆ هەڵبژاردننی نێری یاخود بۆ پرۆسەیەکی ترێ نێری لە ماوەکانی ڕابردووە بۆ ناگە لە کوردستانە سێرکەین لەبەرەوەی کە هەڵبژاردنەکان لە کاتی خۆیانە بە ئەنجام نەگەێنراوە بە تایبەتی مەقسە لەسەر دوای ساڵ 1990 کەم کە پارتە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە دروستە بن لەبەرەوەی هەڵبژاردن نەکراوە ئەم هێزە پێویستی بۆ خەڵکێکی زۆر لە چواردۆری خۆی کۆکاتەوە و تاکە موەسسەیەک کە بتوانێت خەڵک لە چوارچووی خۆی کاتەوە بەڵام لە ژێر ناوی شەرعیەتە نەگل لە ناوی مەشروعیەتە چکۆ بڕگەکەی دۆمیانە کە یاساکە ڕێگەخەواتە شەرعیەتێکی بۆ خۆی دروست کردووە خەڵک ئامادە بێت تەوعیەن ملکەتی بێ پابندی بێ بۆی کە لانەدا لەو ڕێسا و ڕێنمایی کە بۆی دەستیشان کراوە بۆیە ناچار هاتووە وەکو فەرمانبەرێ مامەڵە لەگەڵا کردو چەکی یاوەتە دەست یاخود کۆمەڵە فعالیەتی پێ کردو کە هیچ پەیوەندی نەبوو بۆ پرۆسی هەڵبژاردنەوە بەرگەی دووەمیانی ڕاندی دووەمیانی پەیوەندی هەیە بۆ ڕێسایی کە کاری حیزب ڕێگەخا لە کوردستانە ئێمە ئازانین لە کوردستانە لە ساڵ 1993 یاسای ژمارە 7 دەرەچێت کە تایبەتەوە پارتە سیاسیەکان بەشێکی زۆری هێزە سەرەکیەکان لە پێش ئەم وادایە لەدایک بوون کەواتە ئەو ڕێسایی کە تەنزیمی کاری حیزب بکات پرۆسەیەکی لاحقە بووە خۆراغێکی دواتر بووە کەواتە ئەم حیزبە خۆی ڕێساکانی کارکردنی خۆی داناوە بە نەتیجە یاسای ژمارە 7 ساڵ 1993 وەکو پەیڕەوی ناوخۆی حیزب بووە بۆ کاریکردنی و تەنانەت ئەو دوو تعدیلەشی لەو یاسایە کراوە کە لە 2002 بووە دیسانەوە زادی قۆناغێک بووە کە قۆناغەکە قۆناغی ململانی و شەڕی ناوخۆ بووە یاخود تازە لە قۆناغەکانی شەڕی ناوخۆاتونی دەرەکاتە لە دیەکی تریشەوە کە ئەو ڕێسایشی کە هاتووە کاروباری حیزبی تەنزیم کردووە سێری کردووە حیزبێکی یاخی بەرەمهێناوە واتە حیزبێکە ئامانجی کارکردنی بریتی بۆ لە پێشەکردنی یاساکە تەنانەت ئەو یاسایی کە خۆشیان دایانناوە یعنی گرێ بینی بەرچاوی خۆمان لە نەوسەیەکەم یاسایە دەرەچێت دوو هێزی هەرە باڵا دەست کە تا یاساش کاریگەریەکانیان مابێت لە کوردستانە یەکێتی و پارتی بووە خوان ناو پەرلەمانە زۆری نەبوون و خوان بڕیاریانداوە کە و 50 ڕێکدا بەش کراوە کاتی خۆی لە پەرلەمانە کەواتە ئەم خۆی هاتووە ڕێساکەی بە خۆی داناوە بەڵام دوای خۆشی پێشێ لەبیری هۆ کارەکەیان گەڕانەوە بۆ خاڵێکی زۆر سەرەکیش ئەوەیە کە ئەم هێزە تەبیعەتێکی پاوانخوازی هەبووە تا وەکو سوڵتەت مامەڵەی کردووە
حزب وەکو هێزێکی یان وەکو دەسەڵاتیش تەبعەتێکی پاوانخوازی هەیە کاتێمە لە دوو دیۆ ئەتوانین بڵین ئەم هێزانە هێزێک بوون بە دیۆ یاسایەکە هێزێکی ناڕەوا بوون لەبەرەوەی پابەند نەبوون بە دەقە یاساییەکانەوە لە دیوێکی تریشەوە تەنانەت شەرعەتی جەماوەریەکانیشان لەگەڵ لە قۆناغەکان لەدەستدا بێت دیسانە پابەند نەبوون بەڵام ئەوەی کە تا ئەم لەحزەیەش من تەسەوورم وایە بە هێزەکانی دواتریشەوە کە دروستە بن ئەم هێزانە بە دەرەجەی یەکەم کارەکەن لە دەرسەر دروستکردنی ئاپۆرای جەماوەری بەڵام ئەم ئاپۆرا و جەماوەریە مشکلیان ئەوەیە نازان لە دوای قۆناغی هەڵبژاردن چیان لێ بکەن ڕەنگە ئەگەر ئێمە تەنها یاسای ژمارە 90 ساڵی 2004 سەردەمی پۆڵ برێبەرمان جێبەجێ بکردایە لە کوردستانە کە حزب وەکو چی سێرەکە وەکو قەوارەش تەنها پەیوەندی هەیە بە وادەیەکی دیاریکراوە زۆر بە ئاسانیمان توانی لەم قۆناغی شکالەتی پارتی سیاسی دەربازمان بە کوێساتی کەوتی کاگرە بن حەزەکەن جەمال هەڵسەنگانی جەناب بێ پێم وایە تووشەی بەشێک لەو قسانە لەگەڵ کارزانایەم کە مەسلەی حیزب پەیوەندی بە ژیانی پەرلەمانیەوە هەیە ینی بە ژیانی دیموکراتیەوەیە کە تۆ پەرلەمان و چیتە ناو پرۆسی دیموکراسیەوە پێویست بە حیزب هەیە حیزبی جیاواز کە تعبیر بتوانێت تعبیر لەو هێزە جیاوازانە بکە کە لە کۆمەلگایە هەیە لە ڕاستیە لە سەرەتای ژیانی حیزبایەتیە لە کوردستانە شتێک لەمە خەریک بوو دروستە بوو حیزبی هیوامان هەبوو پارتی دوایەوە دروست بوو حیزبی شوێعیت هەبوو و سەرەتای عێراق محاولەیەکە بوو بۆ دەوڵەتێک و پەرلەمانێک و مەجلیسێک و نوێنەرایەتێک بەڵام ئەم ژیانی حیزبایەتیە لە کووردا تووشی ئەزمەیشی گەورە بێت کە ئەزمەی ناسیۆنالیزمە ئەزمەی مافی نەتەوەییە تووشی شۆڕشی چەگاریە بێ لەگەڵ دروستبوونی شۆڕشی چەگاریە ژیانی حیزبایەتی گۆڕانێکی زۆر بنەڕەتی بەسەرایە حیزب بێ بە خاوەنی شۆڕش ئەبێ بەوەی کە ئەو هێزەیە کە شۆڕش بەڕێوەبات لێو بە بڕای منە و قسەی کاکشاوە ڕاستە بێ کە تەماهیەکی تەواو دروستە بێت لە بینی حیزب کە خۆی لە بنەڕەتە بێ نوێنەری گروپێک بێ لەگەڵ نەتەوەیە کە بەهۆی شۆڕشەوە ئەم دۆخە دروستە بێ واتە شۆڕژ وایەکە حیزبەکە خۆی بە خاوەنی میلەتەکە بزانێ خۆی بە خاوەنی مقدرات و چارەنووسیە و میلەتە بزانێ و لە دۆخی شۆڕشی ئەیلولا ئەمە ڕوو ئەدا بەڕاستی تاکە حیزبێک کە لە ساحەکەیە هینی خاوەنددارێتی کوردەکە و نوێنەرایەتی خاوەنددارێتی کوردەکە پارتیە وەگەر بگەڕێنەوە بۆ تاریخە جگە لە پارتی هێزی ترمان نییە هیچ حیزبێکی ترمان نییە حیزبی شوێعی نەبێ کە لەگەڵ باسا چێتە ئیتلافێکەوە دوایی ئەوە مەوزوعی ترەکە چونکە تاو کاتە و تاریخە باسەکەین حیزبی شوێعی وەکو حیزبێکی شوێعی عێراقی بوو بەشێک نەبوو لە حیزبەکانی کوردستان یانی وەکو حیزبێکی سەرتاسەری عێراقیشیە کرد تاکە حیزبێکە نوێنەرایەتی کوردی کرد پارتیە ئێستاش کە پارتیەکان یەکسانیەک لە بینی پارتی و کورداکەن ئەگەڕێتەوە بۆم زاکرە تاریخیە فعلا لە شۆڕشی ئەیلولا تەماهیەکی گەورە لە بینی شۆڕشی چەگاری و پارتی و سەرکردایەتی پارتی و نەتەوەکەیە هەیە ئەوان نوێنەری نەتەوەن ئەوان بە هیندەکان لەگەڵ هەرسا ئەم ئەزمونە هیری پێێت کێشەی تیەکەوێت ئەم نوێنەرایەتی کێشەی تیەکەوێت حیزبی تر دروستە بێ کە هەوڵەیە شۆڕش هەڵگیرسێنێتەوە ئەو قۆناغە بە بڕای من قۆناغی شەڕی حیزبەکانە بۆ ئەوەی خاوەنددارەتی شۆڕش بەدەست بێنن هەر یەکانەوێ خۆی خاوەنددارێتی شۆڕشەکە بکە بەو فانتازیایەوە کە ئەوەی خاوەنددارێتی شۆڕش بکە خاوەندداری میلەتیشە خاوەندداری هەموو نەتەوەشە سەرکردەی هەموو نەتەوەشەوە و هێزی گەورەیە ژیانی حیزب لەناو شۆڕشە زۆر جیاواژە لە ژیانی ناو پەرلەمانی تۆ خۆ دەزانیت لە کاتی شۆڕشە پێویست با ئایدۆلۆژیانە چونکە حیزب لە کاتی شۆڕشە پێویستی بەوە نییە کە دیفاع لە وچەر نەزەڕێ بکە بەڵکو پێویستی بۆیە دیفاع لە هەموو کۆمەلگا بکە لەبەرەوە دەرگاکانی بەسەر هەموو هێزە کۆمەڵاتیەکان ناکاتەوە بۆ ئەوی بێنە ناوی لە ئاغاواڵیت لە کرێکارەواڵیت لە چینە جیاوازەکانەوەڵی لە خوێندەوارەوەڵی لە خوێندەوارەوەڵی شۆڕش پێویستی بە هەموو ئەم کەرەسانە هەیە و هەمویان ئەما چنە ناو شۆڕشەوە ئەچنە ناو حیزبەکانەوە و شۆڕشە بەشداری لە هیناکەن بە بڕای من ئەوەی کە ئەزمەی بۆ حیزبە کوردستانی کردن ئەم دۆخەیە ئەم دۆخەیە کە فعلەن دۆخێکە ینی مەوزوعیە دۆخێکە دروستکراوی هێزی کوردی خۆی نییە ینی شۆڕش ڕوو ئەدا ینی قەدەرێک بوو تووشمان بوو بەڵام ئەمە کێشەیەکی گەورەی دروست کردووە تا ئێستاش ماوە کە ئەو شەڕە لەسەر خاوەنددارەتی نەتەوە بە بڕای من لە ئەزمموی شۆڕشەوەیەت ئێستاش هەموو حیزبەکان خۆیان بە خاوەنددارەتی نەتەوەی کوردەزانن هیچیان نەگەڕاونەتەوە بۆ ئیشە سەرێشەکەی خۆیان کە ئەوەیە حیزب نوێنەری گروپێکە ناتوانێت نوێنەری هەموو کۆمەلگا بێ نێرەنی چینێکە ناتوانێت نوێنەری هەموو چینەکان بێ نوێنەری تەسەورێکی دیاریکراوە ناتوانێت نوێنەری هەموو تەسەورەکان بێ بەڵام هەموو حیزبەکانی کوردستان جگە لە دوو هێز کە ئەتوانم لی جیا بکەمەوە ئەویش
تیاری مارکسیە لەگەڵ تیاری ئیسلامی هێزەکانی تر کە ئەم دوو تیارە تیاری ڕاستیە زۆر بەهێز نین ینی چ تیاری مارکسیەکە کۆمونیستەکان حسێ بکەین چ تیاری ئیسلامی ئەو هێزە گەورەیە نین کە مقدراتی کوردستان بەدەستەوانەوە بی ئەو هێزانەی کە مقدراتی کوردستانیان بەدەستەوەیە بە پێچەوانەوەن تەمسیلی هەموو کوردەکەن و تۆ تەماشاکە تەماشای پێکاتەی گۆڕانیەکێتی پارتی بکە هەموو هێزەکانی تایە لە مەلاوە بەشداری مەلای تایە خوێندەواری تایە ئەوانەی تایە کە بڕۆیان بە دیموکراتی ئەوانەیان تایە کە بڕۆیان بە مارکسیە فەقیری تایە دەوڵەمەندی تایە یعنی نوێنەری هیچ گروپێک نین و نوێنەری هەمووشیانن ئەمە مشکلێکی بۆ هەموو حیزبەکان دروست کردووە چونکە تۆ ئەم هەموو هێزە گەورە جیاوازە و لە ناو خۆتە جێ کردەوە ئەم هێزانە دوجار بەریەکەکەون لە ناو خۆیانە چونکە مەساڵحی جیاوازیانەیە تەتەڵوعاتی جیاوازیانەیە و بۆچوونی جیاوازیانەیە بەشێک لەوەی کە ئێمە لە ژیانی حیزبەتی هەمیشە باسیەوەکەین حیزبی کوردی تەکەتولی تایە حیزبی کوردی پڕە لە ململانەی سیاسی حیزبی کوردی ئینشقاقی تیەکەوەی ناکرێت بە بڕای من سەرچاوکەی گەڕێتەوە بۆ ئەمە چونکە هەموو حیزبەکان بە هەمویانەوە جگە لەو دوو هێزەی کە باسم کرد ئەمە پێکاتە کۆمەڵایەتیەکانە هەموو هێزەکانیان لە ناو خۆیان ناجیا کردوتەوە لەو پەڕی دینیەوە بۆ پەڕی چەپ لەو پەڕی خوێندەوارەوە بۆ پەڕی نەخوێن لە جوتیارەوە بۆ فەلاح بۆ دەوڵەمەند بێگومان ئەمانە کە لە ناو هێزێکا بن هەر یەکەیان بەرژەوەندی جیاوازیە بۆی حیزب دیفاعی لێ بکات تەسەوری جیاوازیە بۆی دیفاعی لێ بکات ئێمانە لە حیزب بەریەکەکەون کە بەریەکەوتن ئەو کێشەیە دروستەکە کە هەموو حیزبەکانی کوردستان پێوەیە ناڵێن بەڵێ کاگە سۆکاگرامین ئیشارەتی بە مۆزوعێکی مهمەیانی ئەوە منش ئەمیز پێشتر سەرنج لەسەر مبابەتە بم مۆزوعی جیاوازی بینێم حیزبانە و مۆزوعی ئەو هەمە جۆرەتی لە ژیانی حیزبەتی لە ناوی حیزبی دیاری کراوە هەیە ئێمە هیچ حیزبێکمان نییە ئەگەر بەمانە سیاسەکەی وەرگری حیزبێکی پاکوتەمیز بە لە ڕووی تێڕوانینێکی دیاریکراوی ئایدۆلۆژیەوە لە ڕووی تێڕوانینێکی فەلسەفیەوە لە ڕووی تێڕوانینێکی سیاسیەوە ئێمە هیچ حیزبێکمان نییە بە دیاریکراوی ڕێی لەسەر پەیوەندی بینی بەغا و هەرێم ڕێیکی جیاواز بێت لە هەمووانەی تر نەچێت هیچ حیزبێکمان نییە ڕێی لەسەر بۆ نمونە مۆزوعی پەیوەندی لەگەڵ دراوسەکانمانە ڕێیکی جیاوازی هەبێ یا حیزبێکمان هەبێ فئەیەکی دیاریکراوی کۆمەڵگایە ئیتجاهێکی فەلسەفی یا ئیتجاهێکی سیاسی یا ئیتجاهێکی اقتصادی هەڵگرتبێ جای کاتەوە لە ئەوروپا ما بینن حزب هەیە ڕێی وازەحەیە لەسەر شتانە لە فەڕەنسا جان ماری لۆپان حیزبێکی هەبوو ئەوە دەبێ هەچی بێگانە بچێتە دەرەوە لە وڵاتی تر حزب هەیە بەس دیفاع لە فئەیەکی دیاریکراویە لە وجەنەزەرێکی دیاریکراوەکە یا لە ژینگاکە حزبی تەخەسوسی هەیە حزب هەیە بە وازەحی بە دەنگی بەرز شەرم ناکات لە دیفاعکردن لە وجەنەزەرێکی دیاریکراوە توێژێکی دیاریکراوە ئێمە لە حیزبەتی ژیانی حیزبەتی خۆمانە لە بزوتنەوەی ئیسلامیەوە مرورن بە کۆمەڵ و یەگرتو هەتا چێتە پارتی کە ناوەکەی هەر دیموکراتیشی پێوەیە هەر هەمووی باسی واکە کە لەگەڵ دیموکراسیان بۆ هەرێمی کوردستان ینی کەس هیچ حیزبێک ناوێرە بڵێ دیموکراسی خراپە ینی بۆ ئێسلامەکانی ژەمە ڕاستە لای ئێمە هیچ حیزبێک ناوێرە قسەیەک لەسەر دین بکە بۆ حیزب عیلمانەکانمان کە هیچەتی گۆڕان وهێنن یعنی ئەم محاولەیە بۆی کە باوەشکن بە هەر هەموو جیاوازیەکانە وای کردووە کە ئێمە حیزبەکانمان هیچی خاوەنی دەموچاوێکی دیاریکرا و تایبەتمەندیەکی دیاریکراو نەبن جەناب ڕاتچێ لەسەر یا هەر بوویر بۆ چونە بەعام حیزب چووکە لێرەوەکو لە سەرتاژ ئاماژێکمان پێ سروشتی دروست نەبووە ڕۆڵەکەی ڕۆڵێکی زۆر جیاوازە لە ڕۆڵی حیزب لە کۆمەلگا سەرمایه‌دارەکانە کە دیموکراسیت بۆتە ڕێبازی بەڕێوەبردن لەوێ فەسلی سوڵتات هەیە لە ناو فەسل سوڵتاتشا حیزب وایە لە پشتی مەشهدەکەەوە ڕۆڵی کاریگەری لەسەر بەڕێوەبردننی دەسەڵات هەیە بەڵام ڕۆڵەکەی ڕۆڵێکی ڕاستەوخۆ نییە یعنی لای ئێمە بە پێچەوانەوە حیزب بۆتە ئامرازی پێچەوانەی فەسلی سوڵتات یعنی لە جیاتەوەی دەسەڵاتەکان لە یەک جیا بکاتەوە حیزب بۆتە ئەو جەمسەری کە هەموو هەرسێ دەسەڵاتەکەی لە خۆیان بە دەسەڵاتی کۆمەلگای مەدەنی و ڕاگەاندنیشەوە گە بکەین بە پێنج دەسەڵات هەمووی جەمسەرەکانیان ئەچێتەوە یەک شوێن کە حیزبە ینی حیزب بۆتە دەسەڵاتی لەسەر و دەسەڵاتەکانی ترەوە و بۆتە ئەڵلقەیەک کامۆڵقانی تری لەگەڵ خۆیان گرێداوە و بەم میکانیزمەش نایڵێ هیچیان ڕۆڵی ڕاستەقینی خۆیان ببینن ینی لە وڵاتە ئەبینین نە دەستگای بڵین یاسادانان ئەتوانێت بەبێ حیزب هەنگاوێکی گەورە بنێ و گۆڕانکاریی گەورە بنێ نە دەستگای دادوەری کە وەکوڵێ ڕۆحی ڕاگررتنی سیستەمە ئەو قسە مەشوری کاڵێ هەشتێ خراپی خوێلێن
خراپێکی لێن دەستگای دادوەری لە سیستەمی دیموکراتیە ئەو دەستگایە کە لەمپەری کۆمەلگا ڕاگرێ و دواپەنای بێپەناکانە لێرە لەوێەوە ینی لە خوێکەوە حیزب کۆنتترۆلی کردو و سەقەتی کرۆ دەستگای دادوەری لە کوردستانە دەستگایەکی کۆنتترۆلکراوی حیزبە کە ناتوانێت لە دەرەوەی حیزب هیچ بڕیار و هەنگایە بنێەوە دەستگای جێبەجێکردنیش ئەوە حیزب هەر خۆی بە میکانیزمێکی زۆر سەرسوڕێنەر پێکی هێنێ لە سەرۆک وەزیرانەوە تا بەڕێوبەری نووسینگەیەک و فەراشێک و ئیسعلاماتێک لێرەوە بچیتە ناوبڕێکەوە گەڕێنەوە قسەکانە تاوەکەی دوام ناوبڕا گەڕێنەوە وڵاتان و بەردەوامە بین. جارێک کە سڵاو بابەتی مەڵقەی دیالۆگ قسەکردنە لەسەر حیزبایەتی و حزب لە ژیانی هەرێمی کوردستانە کاگاسەوە پێش ناوڕەکە ویست شتێک تاوەکەی فکرێت. بەڵێ حزب لە کۆمەلگا دیموکراسیەکانە ئەو ئامرازەیە ئەو دەرگایە کە ڕۆڵی تاک بەرجەستاکە ینی ڕێگایە کە بۆ تاک چۆن بەشداری بکە لە دەسەڵاتە بە ڕۆینەکانی خۆی بە بەشداری لە پرۆسی سیاسیە بە میکانیزمێک کە لەگەڵ خواست و ویستەکانی ئەوە ئەگونجێ بەڵام لای ئێمە ڕێک ئەم ڕۆڵە پێچەوانە بۆتەوە حیزب بۆتە ئامرازێک بۆ کۆیلەکردنی تاک بۆتە ئەوەی کە ئەوەی کەوتم سیستەمە خێڵایەتەکەی جاران هێنراوە خراوەتە قاڵبی حیزبەوە و چۆن لە خێڵا تاک هیچ نییە جگەل لە ئامراز و بڵین داشێکی دەستی میر لە حیزبیشە پێبزان یا پێ نەزانن بە وشیاریەوە یا بە لێ نەزانیەوە بێ ئەندامانی حیزب و کادرانی حیزب لە سیستەمی ئێستای حیزبایەتی کوردستانە ئامرازێکن بەدەستی میرێکەوە لە باشترین حاڵەتە بەدەستی بنەماڵەیەکەوە لەوەژ فراوانتریکەی بەدەست گروپێکەوە کە بەرژەوەندیەکی تایبەت پیچانەوە بەستێ باقیاتی خەڵکەکان هەرێکەی بە ئاوازی خۆی خەڵەتێنن بە ئاوازی خۆی هەڵێپەڕێن بە ئاوازی خۆی هەڵێ سوڕێنن لە دوجارە ئامانجەکەی میری پێ جێبەجێ بێت کە ئەمە سڕینەوەی ڕۆڵی تاکە ینی حیزب لێرە لە جیاتیەوە ببێتە فاکتەرێک بۆ جوڵاندنی کۆمەلگا بۆ دەرخستنی تواناکان بۆ بەرەو پێشبردننی کۆمەلگا بۆ تەفاکتەرێک بۆ دواخستنی کۆمەلگا بۆ کۆیلەکردنی تاکان بۆ کەنارخستنی هەموو ئەو دەنگە جیاوازانەوە بۆ خەڵک بۆ خەڵکێک کە توانای کارکردنی ئەوەش بە مقابل لە بریتانیا لە سەیە معدلی ئەو کەسانی لە حیاتی حزبیە کارەکەن تەمەنیان 66 ساڵە و ئەو کەسانن کە دەخلیان دووەنەی خەڵکی ترە دوایی کە تەقاوتە بن دەسێنە جوارێ لە کاری خۆبەخشی لە ژیانی حزبایەتەیە کە جاریش کە بیانەیە شتێک پێشکەشی کۆمەلگا بکەن کە کاتی خۆی ناتوانیەوە ینی ئاوا حزبایەتیەکرێت لای ئێمە بۆ بە مەزدەری ڕزق و کارکردن بۆ خەڵکانێک کە لە کۆمیتە و ناوچە و لق و مەڵبند و شوێنەکانی با بڵێن شوێنەکانی تری گۆڕانم بیر نایە ڕایەڵوینەکانە ینی مەسەلەن چاپ خۆنەوە قسە بکەن مناقەشەی لابەلا بکەن ینی و محاولە بکەن ینی هین وەرگرن لە بریاموچە وەرگرن وەکو باسیشمان کرد لە سەرەتایە ینی ئێستا لەم قانونە تازەیەشە کە پەرلەمانی قراری کرد لە یەکی بودجەی هەموو هەرێم 12 ملیار بێ ئەچێ بۆ حیزبەکە ئەمە دوای زۆر کەمکردنەوە گوێتە ئەمە زۆر کادرانی حیزب لەم حیزبانەی ئێستا منۆکوینێتە بەرچاوم فیشەکانی ناو مەغزانێک حیزب کەی ئەوی تەقان سەری تۆی بیتەقێنی بەرەو پەرلەمان بەرەو ینی هەموو سەریان گرتووە چونەتە ناو مەغزانەکەەوە بەو ئەمە ینی بێ لەوەی کە ژیان ڕۆژانەی پێویستە بە حیزبەوە هیواکانیشی پێویستە بە حیزبەوە ئەم تۆ دەرگایەکی تر نییە بۆ بەشداریکردن لە ژیانی سیاسیە لە ژیانی کۆمەڵایەتیە لە توانەکانی خۆی تیا دەرخی ئیلا یەک دەرگا وێڵاوەتەوە کە دەرگای حیزبە و لەو دەرگایەوە نەڕۆی زۆر دەگمەن و زەحمەت دەرگایەکی تر من هەست ناکەم هەبێ تاکێک بتوانێت بە توانەکانی خۆی لە کۆمەلگا ڕۆڵێک بجێڕێ حیزب لەسەری ڕزامەند نەبێ حیزب تەسکی نەکرد. بەڵێ کاگە شاهۆ ینی ئێمە ئەزانین حیزب کۆمەلگەی مەسەغەرە کۆمەلگەی بچووکە لە کۆمەلگە گەورەکەیەتە دەرەوە و ژیانی سیاسی ڕنگانەوەی ژیانی حیزبایەتی ینی بە تەسەسول لە کۆمەلگا گەورەکەەوە لە قوتابخانە و لە خێزان کە یەکە با بڵێن بنەڕەتەکەیە ینی پرۆسی دیموکراتیزەکردنی حیزبایەتی و حکومەت و دەوڵەت ئیشێکە لە سەرەتاوە لە دیموکراتیزەکردنی کۆمەلگە و بە دیاریکراوی خێزانەوە دەست پێەکە ینی ئەمە بۆچی گلەی با بڵێن ڕخنەکەمە دیاریکراوی لەسەر یەکێ لە مەحەتەکان بێت کە حیزبە ینی ئمە بۆ چاوەڕێی حیزبێکی دیموکرات خواز بکەین لە کۆمەلگەیە کە باوکتە کەسێکی ڕئیسیە لە قوتابخانە کە قوتابی
جۆگرێەوە چێتە ژەڕ کێفی مامەساوە ئەم پرۆسەیە درێژە بێتەوە حیزبیش ڕنگانەوەی ئەوەیە ئەمە سەیە کتێبینی ئەڵێم هەچەنە تۆزێت دووریشە لەمەوە بەس ڕبتێکەمەوە یعنی مەسا ڕخنە لە ژیانی حیزبایەتی ئەگرین کاڵین سەرکردا سەلبی ئیرادەی هەموو کادرەکانی خۆیەکە واش پیشانەیە کە شخصی وحیدەوە کەس نییە جگەل لەو و هەموو کۆمەلگا هەوڵای بخاتە ژێر ڕێکێفی خۆیەوە نموزەجی کاکمەسەودیش هەیە کە ڕخنەوەی لێ گیرێ کە بەدیلی نییە و پارتی توانیوە زەلامێک بکە بە بەدیلی ئەو بەڵام لەم ڕۆژانە جومان لە کادریی یەکێتی بۆ لە مامجلال بەدیلی نییە و تاسە بێبەدیلی مامجلالەوەی کردەوە حیزبە سەرباری غیابی مامجلال بۆ ماوەی 2 ساڵ ناتوانن سەرکردەیەک هەڵبژێنە ناو خۆیانە لە گۆڕانە تا ئەسە مۆشراتی کەسی دووهەم بەدەر نەکەوتووە لە ژیانی سیاسی لە هەرێمی کوردستانە هەم بۆ هەمووی ڕاستە ئەمشتە بەتەنیا بۆ حیزبێک ڕاز نییە و ئەبێ بە فراوانی هەموو سەبەبەکە لە کۆمەڵگەکەی وەرگین بۆی بەڕای تۆ چیدی وایە ینی لە قەزانستێکی گرنگ هەیە لە سۆسیۆلۆژیای سیاسی ینی ئەو زانستی کە باز لە پەیوەندی نێوان کۆمەلگا و سیاستەکە پەیوەندیەکی تەواکر لە نێوان کۆمەلگا و لە نێوان سیاست هەیە من بە قەناعەتی من مەسەلەی تاکسەرکردەیی ئەگەڕێتەوە بۆ ئەو بانی ئەو ژێرخانە ئاینی کە ئەم گردونە پێت وایە ئەم گردونە یەکخوا حکمێکە بۆیە ئێمە یەک وڵاتمان هەیە وڵاتەکەمانە بە یەک سەرکردەی هەبێ و یەک تاک حیزبمان هەیە و لەو حیزبەکەشە یەک تاک سەرکردەمان هەیە کاتی خۆی ینی بڵین فاشستەکانیان و یەک وڵات یەک حیزب یەک سەرکردە وەحدانێت تاگەرایی بۆ ئێمە بەدیوێکە وەکو تۆڵی لە ڕوانگە کۆمەڵاتیەکەەوە نەقلبوونی ئەو هینەیە ئەو ستراکچەرە دینیە بۆ ناو حیزب بەڵام پرسیارەکە ئەوەیە حزب یاخود کە کەسێکە بێ بە کاریزما فەرقی بینی کاریزمای نێگەتیڤ یان کاریزمای باش و کاریزمای خراپ چییە کاریزمای باش ئەو کاریزمایە کە گۆڕانکاریەکە ینی هێزی کاریزماتیکی خۆی خاتە خزمەتی گۆڕانکاریەکی گەورەوە وەکوی ئەتاتورک لە تورکیا وەکوی گاندی کردێتی وەکوی ماندێلا کردێتی ینی کاریزمایە کە ئەتوانێت ئەو هێزە کاریزماتیکی خۆی بخاتە خزمەتی خۆی و بنەماڵەکەیەوە یا بخاتە خزمەتی نەزوەیەکی خراپی خۆی وەکو یاسا عەرەفات کردێتی بەڵام لە هەمان کاتیش ئەتوانێت تەفڕی زۆر گەورە دروستکە بۆیە مەسەلەی کاریزما دوو بەختەیە خۆت و بەختە ئای کاریزماکەت باشە یا خراپە ئەو خۆت و بەختە بەڵام سەبارەت بە پەیوەندی نێوان کۆمەلگا و حیزب من هەست دەکەم کۆمەلگای کوردی گرفتی هەیە لەگەڵ ئیشکردنی جەماعیە لەگەڵ ئیشی تیمۆرکە ینی ئیشێکە کۆمەڵە کەس پێکەوە بتوانن ئیش بکەن و ئەمە نەقڵبووەوە بۆ حیزبیش ئەین بۆ نمونە نەکە لە سیاسەتە لە بواری ڕۆشنبیریشە 4 ڕۆشنبیر پێکەوە ناتوانن ئیش بکەن ینی 4 ڕۆژنامەنووس ئەگەر هێزێکی دارایی بەهێز کویان نکاتەوە ڕەنگە نتوان پێکەوە ئیش بکەن تاکوتەرە من باز لە حاڵی دەگمەن ناکەم ئەین تۆ گروپێکی ڕۆشنبیری بینی دوای 2 ساڵ ئینشقاقی تێکەوێ و ئینشقاقەکەش لەسەر فکر نییە بەشی زۆری ئینشقاقەکان لەسەر کێ ڕابەری ڕۆحی و گروپێ ئەین کێ بێ بە کەسی یەکەم لەو گروپایە بۆیە لە حیزبی شا بە هەمان شێوە لە حیزب کاتێکە حیزب ئەبێ بە تەماهیەکە لەگەڵ دەوڵەتە لەگەڵ نەتەوەیە سەرکردەش تەماهیەکە لەگەڵ حیزبە کاتە بین نەتیجە سەرکردا بێتەوە بە حیزب بۆیە هەموو لادانێ لە سەرکردا ئەگە وەکو سەرکردە بیر نەکەیتەوە ئەو تۆ لە حیزب لاداوە لە حیزب لادا ینی لە نەتەوە لادا لە نەتەوە لادا ینی خائینیت ئێستا بۆ نمونە ئەگەر ینی قسێ هەیە لە ئەو کاتێک کە سەرکردە و حزب یا سەرکردە و دەوڵەت تەماهیەکەن ئەو کاتێک کە سەرکردە تووڕێ ئەبێ هەموو کەس تووڕەوێ ئەو کاتێک کە سەرکردە دڵخۆشە بێ هەموو کەس دڵخۆش بێ بۆی هەر ئەمەشە هۆکاری ئینشقاق لە حیزبی کوردیە لەو ناوچەی کە واقعی کۆمەڵایەتیان لە کوردستانە چێ ئینشقاقە لە تووڕەیی سەرکردە این ڕۆژان سەرکردە تووڕە ئەبێ هەیەکو چۆن باوکێت تووڕە ئەبێ ڕێکی لە مناڵەکانی خۆی دەرەکە ڕۆژە سەرکردە تووڕابێ لە کەسێک ئەتر لەو کەسی یابێ یاخی بێ یابێ گۆڕایال بێ یابێ تەسلیمی کێ بێ تەسلیمی ڕکابەرەکەی سەرکردە بێ بۆیە ئینشقاق لە حیزبی کوردیە بەرەو چیە ڕوا بەرەو پاشە بوونی بچوو کەڕوە ینی بۆ من یەکەمین جار ئێمە شۆڕشی کوردی لە شەستەکانە یەک حیزب کە ئیدعای چێکە ئیدعای پێشڕەوایەتی هەموو کوردەکە کە کاتێ ئەم حیزبە ئینشقاقەکە ئەبێ بە دوو طرف ینی ئەبێ بە دوو هێز هەرێکان بە تەنها نوێنەرایەتی شەرعیەتی شۆڕش گێڕی و نوێنەرایەتی نەتەوە ئەکەن بۆیە کە تۆ نوێنەرایەتی هەموو نەتەوەت کرد ئەبێ ئەویتر تەخوین بکەیت چونکە تۆ نوێنەری نەتەوە ڕاستەقینەکەی ئەو خائینەکەیە ئەو نوسخە ئەسلەکەی نوسخە فەلەکەیە بۆیە ئەمە یا بە ئینشقاقاتی ورتر کۆتاییەت یا بە تەسلیمبوونی هەموو لایەنەکان بە باوکی یەکەم کۆتاییەت سەبارەت بۆ قسەی کاگرێبین باسیەوەی کرد باسی لە حیزبی ئایدۆلۆژی کرد من هەست دەکەم حیزبە ئیسلامەکانیش بە هەمان شێوە پرۆژەیەکی تۆتالیتاریان پێ گرفتەکە چییە کە کاتە تۆی نوێنەراتی دینەکەی زۆر خەتەرە
نوێنەرایەتی دین هیچ فەرقی نییە لەگەڵ نوێنەرایەتی نەتەوەیە بەس بۆم تەمسیلی خەتێکی دیاری کراوەکەن ینی تۆ خەتە قوبوڵ نەبێ ناچی تەنایی وەکو پارتی نیە بەس پارتیە توانێت هەموو کەسێ بچێتە ناوی گۆڕانە توای هەموو کەسێ بچێتە ناوی ئەم بڕواایە ئەم جوورێ ئەم پرۆگرامی قوبوڵ حیزبەکەی ئەردۆگان کۆمونیستی شوایە گۆڕانێکی لەوا دروست کردووە ئێستا حیزبەکەی ئەردۆگان حیزبێکی ئیسلامیە بەڵام جێگەیەکی بۆ ئاین تریش کردوێتەوە ینی هەمان ڕواین و هەمان دەردێڵی هەژمون خوازی و تەمەحکاری لە هەمویانە هەیە ینی ئەڵێ مادەم دەنگی بەم بەڵام تۆگانە زانی تایشەڵا قایمە بێ أنا من بسم لو خالبوا لو خالك قناعات هەمیان يعني هەمیان نوێنەرایەتی گشتەکەن گرفتەکانەوە کەسیان تۆ کە نوێنەرایەتی دینەکەیت وە زۆرینەی گەلی کوردیش دین مسلمانە کەواتە نوێنەرایەتی منەکەی بنەتیجە ینی من مسلمانم من کوردم من لە ڕووی نەتەوەی پارتی نوێنەرایەتی مەکە لە ڕووی دینیەوە حیزبێکی دینی و حیزبە دینەکە ئێستا بۆ ینی ئێستا پارتی لە دەسەڵات هەیە ئەگەر پارتی لە دەسەڵاتانە بۆ هەیە نێتوانین بە زۆر نوێنەرایەتی من احتکار بکە شوعی ئێستا شوعی لە دەسەڵاتانە خۆ هەرەوە نەبوو حیزبی شوعی لە سۆڤێت ئەو قەسابخانانەی دروست کرد کۆماری ئیسلامی ئێستا ئەوی تر ناو ینی سیستمی سیاسی کۆماری ئیسلامی نوێنەرایەتی هەموو ئێرانیەکەکە بۆ پێی هەموو ئێرانێک مسلمانە کەواتە ئەم نوێنەرایەتی هەمیانەکە گرفتەکە ئەوەیە هەر ئەو هینەیە ئەو باگراوندە دینیە باگراوندی وەحدانیەت تاگەرایی یەک خوا یەک وڵات یەک سەرکردە بۆیە زۆر گرنگە ئێمە تەنها لە ڕووی سیاسی و لە ڕووی کۆمەڵایەتیەوە دژایەتی و ینی لەگەڵ ئەو ململانێت لەگەڵ ئەو وەحدانێتە ڕکابەری نەکەین لە ڕووی فکریش و لە ڕووی فلسفیشەوە زۆر گرنگە ڕخنا لە مەفهومی حقیقت بگرێ و بەرگری لە جیاوازی بکرێت من ئیشکالەکەم لەگەڵ ئەو قسایە گەر بڵین حزب بچووکراوەی هینە بچووکراوی کۆمەلگایە خۆی حزب ناوێت بچووکراوی کۆمەلگاوێ ئەوە نسخەیەکی متقدمتر بێ لە ینی خۆی گرفتەکە لەوە ینی ئێستا ئاشکرا دیارەکە حزب چێوێ لە کۆمەلگا بەس مشکلەکەی خەڵک چێوێ لە حزب ینی ئێستا بۆ منە نمونەی ئەڵمانیەکان کاتی خۆی بۆی ئەزمەی خراپیان ئەزمونێکی خراپیان لەگەڵ نازیەکانە سێری ئەو قانونی کە دایانێت بۆ تەنزیمکردنی کاروباری حزب زۆر ئەرجێتە ناو تەفاسیلەکەەوە بۆیە بە هەموو مەهامەکانی حزب بۆ دەستشانەکات بۆی حزب ناتوانێت لی تجاوزکاری تر بۆ خۆی بخات تەماهی بکات لەگەڵ زۆربەی کایەکانی تری مجتەمع بۆی هەژمونگەرێتێکی وای بۆ دروست نەبێت بێنێ خۆی لێ بێ سوڵتە لە وڵاتەکە لە مقابل نموزەجێکی ئەمریکیمان هەیە کە حزب وەکو جەمعەیەک سێرەکە وەکو کۆمەڵەیەک سێرەکە کاتوانین چارەسەری بکەین مشکلەکە لێرە لەوە تەسەوڕەکەم سەرچاواگرێت ینی کە تۆ ئەبی بە کەسێکی سیاسی ئیتر بۆ منە پزیشک تەنها خەریکی پزیشکی ئەندازیارەگەر ئەندازیار بەس کای بە سیاسیەکی تر هەموو کایەکانی تر لای تۆ سفرە بێتەوە ئیتر توانێت لەسەر هەموو تەورەیە قسە بکەیت لەسەر هەموو بابەتێک گفتوگۆ بکەیت شارەزایەکی زۆر باش بۆ دروست بێت یەکسەر بە پلیکانێکەوەی کاگاسۆ باسی کرد دو ئەوەی کە لە قاڵب تات ئیتر بە خۆت بە پلیکانەکانی خۆتا وەکو فیشەکە هەرجایی و تەقەنی بە شوێنەکە ئیتر ئەگەر تۆ بولانەیە زراعی بیت بوو خەنەبوارێکی اقتصادی و اقتصادی بوو خەنەبوارێکی سیاسی و فەرەنگی و چارەسەر بوو بکە لێرەوە سەرچاوی تریش کە دروستە بە قەناعەتی من لە تێنەگەیشتنمان بۆ کاری حزبی ئەوەیە کە ئەم مجتەمەعی کە تۆ کاروباری وەکو بڵین فکرەکە مجتەمەعەکە کۆمەلگاکەت بچوو کردێتەوە بەناو حزبێکی بچووک لە دوای هەڵبژاردن ئەم هێزانە لە بەروی حزبی هەڵبژاردن نین پەیوەندیان بە هەڵبژاردنەوە نیە لە دوای هەڵبژاردن نازانی چی لێ بکەی ئەوە جایە تۆ کە حزبەکە خۆی لەناو دەسەڵات هەبێت بۆ نوێسە پارتی دیموکراتی کوردستانیەکەتی نیشتمانی کوردستان لە بەروی لە دەسەڵاتان بۆ ئیش بۆ خەڵکی ترە دۆزێتەوە لە کایە حکومیەکانە لە بوارەکانی ترە بەڵام هەموو هێزەکان معڕزن بۆی کە چی بکەن بۆی هەڵبوەشێنەوە یاخود بۆی ئینشقاقیان تا دروست بێ بۆی کە هێز و گروپی تری جیازی بۆ دروست بێ چکە تۆ لە ئەسڵ خۆخۆری لە دۆرە بەڵ ئەم دەوری کە پێت سپاردووە ئەو دەورە نییە لە بناغایە کە بۆ دەستیشان کردووە ینی بۆ من ئێستا گۆڕان معڕزە بۆی کە ئینشقاق بکە لەبەری کە بۆ زۆر کرد بە حیزب گۆڕان هەوڵێکی بۆ منە شەرمنانی هەبوو کە بۆ لە دروستبوونیان لە 25/7/2009 تاوەکو 35/2010 حزب نەبوو کیانێکی سیاسی بوو ئەو کاتە تۆ تەنها پێوەستبی بە هەڵبژاردنەوە بەس کە بووی بە حزب وات لێت ئیتر مەهامەکان کۆڕ و کۆبوونەوەکەیت ئیتر بە دوای پامێکا گەڕایی ئەتوێ ئیش بۆ هاوڕەکانە بدۆزیتەوە لەناو حیزبەکە بۆی مەشغوڵیان بکەیت لەم حاڵەتایە سەرەتایەک بۆ دووسەوێ بۆ پەردەوازە بوو ببینە هێزە ئیسلامیەکان کە لە دوای نەوسیەوە چەند جار دابەش بوون چەند هێزی بچووک و تەکەتولی بچووک دروست بوو هەندێکیان ئەترافیان پێکرا هەندێکیان ئەترافی پێ نەکرا مشکلەکە ئەوەیە کە تەسەوورەکەم بە هێزە عیلمانیەکانیش تەنانەت ئەو حیزبەکانی تریش کە عیلمانی وەکو بەشێک لە ئیسلامیەکان سێرەکەن وەکوی کاڵە لە قورئانی پیرۆزە باسی هەموو شتێک کراوە لەم حیزبە باسی هەموو شتێک کراوە یعنی ئەم حیزبە مەجلیسی تەشریعی تایە پەرلەمانی تایە حکوومەتی تایە دەستگایەکی چاودێری تایە پاری تایە پۆست و مەنسەبی تیا هەیە یعنی بۆ خۆت دەوڵەتێکی لەم دەوڵەتە ینی مشکلەکە بڵێ ینی کاری ئەمنی تایە هەموو شەکانی خۆت بە شێوەیەک دابش کردووە
کەیتر ئەتوانی تەجاوزی مجتمع بکەیت پێویستە بە کۆمەلگا نامێنێت بۆیە لەم حاڵەتە دەسەڵاتێکی لە ناو دەسەڵاتەکانی ناو حیزبایە یاخیە بێت کێتە دەرەوە خۆی لێبێ بە دەوڵەتێکی تر ئەمیش خۆی لێبێ بە کۆمەلگایەکی تر لێرەوە پەردەوازەبوون هەموو هێزەکان ڕەنگە بە دەرەجەیەکی کەمتر ئەو هێزانی کە ئێستا لە دەسەڵاتان و فعالیەتیان هەیە کەمتر معڕەزی انشقاق بن بەڵام هەموو هێزێک معڕەزی انشقاق بن نمونەی زۆر ئاشکراش پارتی پارتی دیموکراتی کوردستان کاتی خۆی لە ناو سوڵتانە بۆ انشقاقی کردووە کەواتە بەڵام کاچیتە ناو سوڵتەوە لە ئەنگرەکانی لە بڕی تەماعیەوان هەیە بەڵێ تەماعیەوان هەیە کە پۆستێک وەرگێت پارەی دەستکەوێت چەکی بنێ هەیبەت و مەکانەتێکی بۆ دروستکە بەکانتی کۆمەڵایەتی کەمترێت بەڵام با بۆ ساتێکی کەم بۆ ماوەی کەم ئەمە دوورکەوێتەوە لە دەسەڵات پێی لەو ماوەیە ئەکەونەیەکتری کەواتە ئەم زمینەی کەتیایەتی بۆ دروستوە کە یاساکەش تا ڕادەیەک کار ئاسانی بۆ کات بۆی پەردەوازە بوون یەک نمونەی تریش کە ئەمە ئیشارەتی پێ بم ئەوش ئەوەیە کە ئەو ڕێسانیشی جاری تر تەنزیمیەکات یعنی ئێمە تا ئێستا نەمان بینی هیچ جۆرە لێ پێچینێک لەگەر هیچ حیزبێک بکرێت لە کاتێکا لەناو یاساکە باسی حل دەکات هەڵۆشانەوەی حیزبێک کاتێکە پابند نابێت بە پێڕەوی ناوخۆی خۆی پێشەی یاساکانەکات ینی واد لەیەکە ئێستا حزب تەشویقێکی تیا هەیە بۆی کە تۆ ئەگەر پێشەی یاساشکی کەس محاسبەت ناکە ئەگەر من ئینسانێکی بەسیط بم هاوڵاتیەک بم لاوانەیە ڕوبەڕووی چەندین لێ پێچینەوە محاسبەکردن بکرێمەوە بەڵام ئەگەر ببمە کادرێکی حیزبی لەم حاڵەتەیە حەسانەتێکم بۆ دروستە بێم حەسانەتە ڕێگریم لێکە بۆیە بۆ جارێکتر کۆمەلگا دابەشەکەیت کۆمەلگا بارگایەکەیتەوە بە بارگاویکردنێکی حیزبیش ئەوەیە کە مەفهومی هاوڵاتی بوون بە تەواوەتی پەردەوازاکەیت ناوچەگەرێتیەک دروستەکەی بەڵام لە ناو حیزبە ئەو دەوڵەتی کە بۆ خۆی دروست کردووە بەڵام کاک ڕێمن تا ئێستا سەرباری هەمووم شتانە ینی حزب بۆ پێی کە توانایەکی زۆری لە دروشمبازی و لە دەستکاری بەیانی لە حەماس دروستکردن بۆ خەڵکو و لە ئاراستەکردنی بابلەن کادرانی هەیە و توانایەکی زۆری هەیە لە تعبیەکردن لە سیاقێکی وەکو وڵاتی ئێمە کە مەشاکلمانەیە شەڕمان لەسرە تا ئێستا حزب ئەلتەرناتیڤی هەیە هەرشتێکی دیموکراتیە حیزب ئەلتەرناتیڤی نیە هەرە بێ حیزب بێ کاک توانای ئێمە ناتوانین دوور لە حیزبایەتی هین بکەینانی پرۆسی دیموکراتین کرد ناتوانین وەکو شاری وێنانی کۆن بژی نەزایی دیموکراتی مباشرمان هەبێ وەزایی خەڵک ڕاستە و خۆ ئەزان بەدەستە هەر پێیشتێکی گرنگی و یعنی مەسە تەجربەی ئەمریکامانێ ڕاستە دوو حیزبی عریقەیە بەس لە ئەمریکایە لە فتراتی انتخابات هم دوو حیزب زیاتر دەرەکەون دوای ئەوە جماعاتی لۆبی تأثیرێکی زۆر گرنگەکەن لە ڕسمکردنی سیاسەت وڵاتی ترمان هەیە مەراکزی استراتیژی و NGO و منظماتی مجتمعی مەدەنی دەورێکی زۆرە بینن لە فترەی بینی انتخاباتی بۆ انتخاباتێکی کە لە وڵاتی ئێمە جگەل لە حزب یعنی هیچ یەکەیەکی تری سیاسیمان نییە بۆ تەسیرکردن و دروستکردنی بڕیار ئەم کێشەیە لەو کاتەوە دروست بوو بە تایبەتی لە دوای ڕاپەڕینەوە دروستە بێ بە بڕای من یەکەم کێشە لە بدایەتە باسم کردەوەیە کە شۆڕش دروستە بێ و شەڕی خاوەندارێتی شۆڕش دروستە بێ دوای ڕاپەڕین کێشەیەک دروست بوو کە پێشتر لە حیزبە کوردیەکانە نەبوو کە ئابووری و مارەکردنی ئابووریە لە سیاست پێشتر ئەمە لە دۆخی حیزبی شۆڕشیشان نەبوو ینی حیزبی شۆڕش حیزبێک نەبوو هەموو سامانی وڵات لەبەردەستیان بێ بەڵام لە دوای ڕاپەڕینەوە حیزبەکان دەست بەسەر ئابووری کوردستان هەموو یەگرن دەست بەسەر سەروەت و سامانی ئاگرن هەرچی کەرەسەی ئابووری کوردستانە بەرهەمەکانێتی زەراعەتێتی مڵکە ئەرزیەکانێتی ئەو دەستکەوتانەیە کە لە گومرگەکانیەوە بەدەستێنەکەوێتە دەست حیزب بێ بە سەرمایهدارێکی گەورە یعنی لە ئەمە لە هیچ تەرجەبەیەکی ترانیە یعنی ئێمە ژیانێکی ئابووری جیاواز لە حیزبایەتیمان نییە یعنی یاریکەری گەورە لە ساحەی ئابووریە سەرمایهدارەکان نین حیزبەکانن ئێمە ئەم مارەبوونەی ئابووری لە سیاست دۆخێکی کردووە جێگای ئیشن جێگای بژێوی ژیانی ئینسانی ئێمن ئەو توانای تعبیی کە جاران لە شۆڕش هەیان بوو زۆر جیاوازە لە توانای تعبیی کە ئێستا هەیەە توانای تعبیی جارانی شۆڕژ لەسەر ئەساسی بەرگریکردن بوون لە تەنەتەوە ئەو شعارە شۆڕژ جارانی کە ئەو کاتەی ئەو جیلی ئێمە هەموو ێزانێت هەمومانیە بزوان یعنی لەسەر دروشم بوو لەسەر مەبادئ بوو لەسەر فکر بوو لەسەر بەرگریکردن بوون لە مافی میلەتێکی خوراو بەڵام ئەمەی ئێستاوانە یەکێک بە باکسی من باکسەوە بینم کاتوانە یەکێک لە مشکلەکانی ئەم حیزبانەیە ئەمە توانای دروستکردنی حکایەتیان نەماوە بۆ خەڵک ئەوەی کە ڕای بۆشە وایان کرد توانای دروستکردنی حکایەتیان نییە سیقەشیان بۆ نیە کە ئەم توانایان هەبێت توانایان تعبییان بە حکایەتە بێ
پەلاماری ئابوووریان ناوە ئەیانێ لە ڕووی ئابووریەوە خەڵک بەستنەوە بە زۆر کارێک بکەن هەرچی مۆزەفی دنیای ناچاریان بێ بۆی دڵیان پێ بە هەموو کۆمەلگا بکەن بە بخەنە ناو لەق و مەڵبەند و ڕایەڵەکانەوە بۆی دڵیان پێ بە چکە سیقەیان بەوە نەماوە کە توانای بەرهەمێنانی حکایەتێکیان هەبێ دروشمێکیان هەبێ خەڵک بتوانێت لە دەوری کۆبێتەوە ئەم مەترسیە گەورەیە وای کردووەکەین بکە بەس منەویست خاڵێکی تر بڵێم یەکیشان ئەوەیە لەگەڵ کاکشاوە ڕەنگە لەگەڵا تۆزێ ناکۆچیم هەبێ ژیانی حیزبایەتی هەتا لە غەربیشە کێشەی دیموکراتی هەیە یعنی دیسپلینێکی حیزبی لە ژیانی هەموو حیزبایەتیە ئاساییە حیزب کە چوویت ئەنتیزاماتیش تایە دیسپلینێکی تایە کە بە ئاسانی ناتوانانی لێی دەربازبی کێشە لەما نییە کێشە لەوان نیە مە حیزبێکمانەیە چونکە حیزب کۆبوونەوەی ینی بە تعریفەکەی کۆبوونەوەی ئارەزومەندانەی خەڵکە ینی حیزب تۆتوانی ئەندامی حیزب نەبی کە خەڵکە بێ بە حیزب ئارەزومەندانە بێ لەبەرەوەی کۆبوونەوەی ئارەزومەندانەیە بەمەیلی خۆیان ئەتوانن سەرۆک لەگەڵ بژێنن تاتایە سەرۆکیان بێت ئەتوانن هەتا وا بکەن هینێکی ئەمە هیچ کێشەیەکی تیانە کێشەکە لە چۆ دروستە بێ کێشەکە لەوە دروستە بێ ئەم خواستە حیزبیە بتێ بیکەی بەخواستی هەموو کۆمەلگا کە تۆ یعنی ئەوەی هیچ کێشەیەک نییە تۆ لە لەقەکە تا ڕسمی کاک مەسعود دەڵەواسی بەڵام ئەو کاتە تووشی کێشابی کە بتێ ئەم ڕسمە بۆ هەموو دایرەکانی کوردستان بەری بۆ هەموو جێگایکی گەربی کە لق نییە کە مەڵبەند نییە کە ڕایەڵە نییە یعنی مەبەستم چییە کێشەی ئەوەی کە لە ناو خۆیان دیموکراتی نییە ڕەنگە ئەمە من زۆر بەلامەوە هینێک نەبێ مۆزوعێک نەبێ حیزب لە ناو خۆیان توانێت تا بە یاسار ڕێکخرێ خۆ کۆنگرە هەیە لە حیزب خۆ لە کۆنگرەیە دەرەچن بەڵێ آخر لە کۆنگرەیە دەرەچێەوە بۆ خۆشمان نەزای مامشە لاژە مجارە لە کۆنگرەیە دەرچووە بەدیلیشیان ئەو هینە داخراوانە ئەو خانە داخراوانە کۆمەلگا لێگەڕێ بۆی کە حیزب لە ناو خۆیان چۆنی شەکە و باوک لەگەڵ مناڵە چۆنی شەکە ڕێک بە پێشەکەی مەدەنی دەستەخاتە ناو ئیشی پەیوەندی نێوان باوک و مناڵیش ئەوە جایە کاتێککە بێناسایی بکە بەڵام کە تۆمە بێ ناسایی نییە زەلامێ لە کۆنگرای چەپڵە بۆ کاک مەسعودەیە و ڕازی نابێکان دیدی کرێبین تۆ چۆن توانی بی بە خاوەنی وڵاتێکی دیموکرات ئەگەر خاوەنی مەجموعە حیزبی لەناو خوانەدا نادیموکرات کێشەکە لەوان سەرۆکی حیزب و ئەندامی حیزب پەیوەندیەکی نادیموکرات بێ کێشە نیە چونکە وەکو پێ دەڵێمەوە گروپێکی ئارەزومەندانەیە کابرا بەخواستی خۆی چۆتە حیزبێکەوە ئەم حیزبی قبوڵە سەرکردایەتەکەی قبوڵە بەرنامەکەی قبوڵە ئارزومەندانە نییە چۆن ئارەزومەندانیە کابرا لەسەر تەلەڤیزیۆن وڵای سەبی لە بۆی ئارزومەندانە نییە یعنی تۆ لە سیستەمێکە ئەژیت ژیانت گوزەرانت خوێندنت دامەزراندنت سەفەرت سیحەتت هەموو شتێکە بەدەست حیزبە ینی تاک لەم کۆمەلگای تاکێکی ونە ینی بڕۆ ئەندامی حیزب مەبە بۆ نەخۆشە بەسیەکانیش لە خستخانە ناکاتە ژوورەوە بەینە لە سا بیستی کۆمەلگای کوردی حیزبیە لە ساشای نییە ئەوە دقیق نییە لە پشت ئەم لە سا بیستەوە بە ناوی کۆمەلگای مەدەنیەوە بە ناوی دەستگای ڕاگەاندنەوە بە ناوی دەستگای ترەوە سەرجەمی کۆمەلگا کۆنتترۆل کراوە ئەو لە سا بیستەش لە سا بیستە عمرەکەیە کە نیوەی کۆمەلگای لە مناڵ و لە پیر لێ دەرکراوە کە ئەمانش پابندن بەم لە سابیستەوە لە سابیستێک کە لە عیلەیەکە دوو کەس یەک کەس حیزبی بێ پێنج ئەندامای ژیان و گوزەرانی پێنجەکەی تریش لە ڕێی ئەمەوە تێکەچێ لە ڕێ ئەمە دابی نەکرێت ئەوەی کە تۆ زەید و ئاست لە مناقەشە جیا بکەینەوە ئەوەی کە کۆنتترۆل کراوە مۆزوعێکە ئەوەی کە بچیتە حیزبەوە مۆزوعی ترا خەڵکە توانێت نەچێتە حیزبەوە وفعلا ژمارە ئەبێ باجی گەورە بی کە ناچێت حیزبەوە نانە من ڕێی وانە ئێستاش پێم وایە زۆرینەی کۆمەلگای کوردی بێلایەنە سەربەیش حیزبێک نییە و دڵنەری زۆری کە گۆڕانیشی دروست کرد ئەو هێزە قسێ منەمەیەک فکرە بگەێن کێشە لەوان نییە لەناو حیزبە سەرۆکێک بۆ هەمیشە بە چەپڵە ڕێزانە ڕەبژێرێت وەڵامە برادران کێشان هەیە عادەکردنەوەی مۆدلێکی ترەیە و تەزدیدەتی بۆ ناو کۆمەلگا کێشە ئەوەیە تۆ ئەمە بخەیتەوە ناو کۆمەلگا ئەمان دوو مەوزوعی ئەوە مشکلەکەی بەخەمشەوە پێڵێم ئەمە کێشەکە دروستەکە دەسەڵاتی بۆ حیزبەکە حیزبی حاکم بۆ حیزبی مواسر بوو تەزدیرێکە تۆ وڵات تۆ کەچیتە حکومە وڵات لەسەر وێنەی خۆ دروستەکەیتەوە لە هەد نەچێت یعنی تۆ حیزبێکی ئێستا بۆ نمونە هەچ حیزبێکە چێتە ناو دەسەڵاتەوە دەسەڵات لە وێنەی خۆی دروستەکات ئێستا بۆ مەگە حیزبی بنەماڵە بێ کۆی وڵاتەکە بە کۆمەلگایەکی بنەماڵی ئەگە حیزبێکی دینی بێ بۆ نمونە لە حیزبێکا بوویت حیزبێکە چێت سەرۆکەکەی خۆیان ڕەبژێرێتەوە ئەچێ بەرنامەکەی حیزبان ڕەبژێرێتەوە گۆڕانکاری تیاناکە میکێشەی خۆیەتی بەس ئەمێ بەسەر خەڵکا بسەپێنی مەوزوعێکی ترە
من چ کێشێکمەیە لەگەڵەوەی کە برادران لە ناو پارتیە لە ناو یەکێتیە ڕسمی مامجلالەواسن پیان سەرکردەیەکی گەورەیە وەمە لە هەموو دنیای وایە کە بازێ کەسێ ئەگەر بە ڕسمی وەرزش ڕسمی شەفاف و یاسایی بڕاتە پێش شێوشتانە کەس کێشەی نییە ئەو کاتە کە کێشێت تۆ بتوی ئەمە بکەی بەخواستی هەموو کۆمەلگا من ڕسمێک نامی هەڵیواسم بە زۆر پێم بەڵام ماڵێن ئایا کۆنگرەکانی حزب شەفافە ئایا و ڕێ و ڕسمانی کاکرێ یاساییە ئایا جۆرە پرسە من ئەوەی کاگرەبین تەفەومی حاڵتەکەیەکەم بەس ئەوەی کە باسێکا فکرەکە بالفعل حڕێتی خۆیەتی بەڵام دڵنیا بە بێدەنگبوونی کادرانی پارتی لەناو کۆنگرەکانە کە سۆپڵە لێن ئەو وای لە کردو کە ڕسمەکان هێنێ لە دایرەکان هەڵێواسێ کردگاتێکا من لە ئەنگری پارتیژ نیم ئەبێ ڕسمەکەی سەرۆکی هەرێمی کوردستان بە سەر و ژوورەکەی منیشەوە بێ کەواتە ئەوەی کە تۆڵی خۆی سربەستە ئەم سربەستی خۆیەتی دوایی هاتوتەنەوە دوای ئیلزای بژەمعی کشت ئەمە یەکەمێن دوێن پرسیارە کاگرێت ئەو سربەستی پۆستەکانی پۆستەکەی ئەو کە تۆ ڕازی بووی لەناو حیزبەکەیە ئەمە فکرێکی لای قاعیدەکەی دروست دەکات کە هەموو مجتەمەعەکەشی ئەمە خۆی لێ کردو بە نمونەی مجتەمەع ئەم حیزبەکەی خۆی لێ بوو بە نمونەی مجتەمەع کە لە حیزبەکەی پێی ڕازێ بێ لە دەرەوەش پێی ڕازێ بێ بە خەڵک ئیجبارە بێ نمونەیەکی زۆر بەسیط کاگرێبین پرسیاریش پۆستەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دابشکرا من وەکو تێی دێ بۆ قسەکەی کاگ ئاسوامەژی پێ یەک کەسم پێ بڵێ کادرێکی سەربەخۆ بێ سەر بە هیچ حیزبێک نەبێت و پۆستێکی وەرگرتووە لە دابشکردنی پۆستەکانی سووری ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە بەسیطترین پۆستەوە تا بەرزترین پۆست کەواتە تۆ بە زۆر کۆمەلگات بارگاوی کردووە حکوومەت تەشکیلەکەی کادری یعنی بیرۆقراتی و بیرۆکراسی تەقدیمەکە جگە لە کەسێک بەشێ بێ لە ینی پابەند بێ بە ئەجندەی و حیزبەوە کاکتوانە پرسیارەکە لێرە ئەوەیە پۆستە سیادیەکان ئەو پۆستانن کە تاوەزیرە تاوەکیلوەزیرە ڕات تۆ بۆ پۆستێکی زۆر نزم و زۆر ئاسێکی لاواز توانە و کەفاەتی مرۆڤێک وەکو هاوڵاتی قیمەتی لەکوێ بۆ گەزانی کێشەکە لەکوێ دەست پێکا کاک دکتۆر زانا بەبڕای من لەمانە لەوایە کە فعلا لە ناو حیزبەکانە ئەو کادرانی کە تۆڵێن هەن لە کادری بیرۆکراتی و هەیەتی مامۆسای ئاینی لەگەڵایە کرێکاری لەگەڵایە دکتۆری لەگەڵایە پزیشکی لەگەڵایە نوێنەری هەموو ئەم کادرانی هەیە لەبەرمانی لەگەڵن ینی سەبەب جەگەلای تۆ پێچەوانەیە یعنی لەگەڵیان بۆ ئەوەی گیان بێتەوە نەک گیانە بێتەوە لەوێ نەبن گیان نابێتەوە ینی بۆیە حیزب هەمووی هەیە سەبەب و نەتیجەکە پێچەوانەیە خەڵک بۆیە منەڵێم ئازاد نییە بە ناچاری لە سیستەمی نیمشە شمولی شمولیە خەڵک بە ناچاری ئەبێ ئەندامی حزب بێ ئەبێ لە هەنگەری حزب بێ ئەنجا لە کۆمەلگا نەک مافی خۆی نایرێتێ بۆی بەشخوراو نەبێ نەک بۆی مافی یان لەجار مافی زیاتری دەسەکەوێت لە کات لەمانەوەدای لەبەر نەکەین سپاس بۆ بەشداریتان سپاسێکی تایبەتی کاگ ئاسۆکن کە میوانێکی تابە لەم بەرنامەیە بەشداری کردین و میوانانی هەمیشەیش کاگێ شاهۆ کاکزانان کاگرەبین تا ئەڵلقەی شاد کاتیەوێت